بەناوی خوای بەخشندەی میهرەبان. سوپاس و ستایشێکی شایەن بۆ خوای گەورە لەسەر تەواوی بەخش و نیعمەتەکانی، بەخششی ئیمان و بەخششی لەش ساغی و بەخششی کۆمەڵگەیەکی ئارام و بەخششی ئەوەی کە خێزانمان هەیە و دەتوانین لەگەڵ تاکەکانی خێزانە خەم و خۆشیەکانمان بەش بکەین. درود و سڵاو و میهرەبانی خوش بۆ گیانی پاکی گەورەترین نیعمەت و بەڕێزترینی مرۆڤەکان، پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم کە ژیانی پڕ لە دڕک و داڵ و بە کەلاوە بوو ڕەشداگەڕاوی دڵ و دەروونمانی گۆڕی بۆ چراخانێک کەوا ژیانی ڕۆژانەمان و تەنانەت قەبر و قیامەتیشمانی پێڕۆشن ببێتەوە. سڵاو و ڕێز و خۆشەویستێکی گەرمیش بۆ ئێوەی عەزیز و خۆشەویست. ئێمە چۆن لە کاتە ناهەموارەکاندا یا لە تەواوی بارودۆخە پێژاتوەکاندا بتوانین ئامانجدارانە و پەیامدارانە بژین و ئیرادەیەکی بەهێزمان هەبێ و لە دەستچوونەکان یا کۆمەڵێ پێشهات و لەمپەرەکانی ڕۆژگار نەتوانن چۆکمان پێدا بدەن و لە ئامانجی ڕاستەقینە و هەدەفی ڕاستەقینەی خۆمان دوورمان بخەنەوە یا ساردمان بکەنەوە. بێگومان دەگەڕنەوە عومەر موختاری پاڵەوان و فەرماندەی مجاهیدانی گەلی لیبیا لە نێو بۆنی باروت و قەسفی ئیتاڵیا داگیرکەرەکاندا هەمیشە قورئانەکەی بەرباخەڵی خۆی دەرهێنا و لێی دەخوێندەوە کە لێیان دەپرسی دەیگوت من بۆ ئامانجێک دەژیم کە بریتە لە گەورەی قورئانی پیرۆز و کارکردن بە قورئانی پیرۆز چ لە دنیادا بێ و من پێم خۆشە لەو کاتانەشدا کە ئەگەر قەرار بێ گیانم لە جەستەم جیابێتەوە بە هاوڕێ و هاودەمەکەم هەر قورئانی پیرۆز بێ. بۆیە پێشەوەش کە بینێرنە سەرپەتی سێدارە دوو ڕکات نوێژی سونەت بۆ خوای گەورە بەجێهێنێ. بۆ قسەکردن لەسەر ئەمەی کە ئەمڕۆ ئێمە ناچارین لە ماڵەوە بمێنینەوە، ناچارین واز لە پەیوەندی کۆمەڵایەتەکان و کەیف و سەفا و خۆشی خۆمان بێنین، بەڵام چۆن ئامانجدارانە و بە ئیرادە و بە پەیامدارانەوە بژین. میوانێکی ئازیز قسە لەم تەوەرە گرنگەمان بۆ دەکاویش زۆر بەڕێز مامۆستا کامەران فەتاح ڕاهێنەری گەشەپێدانی مرۆڤی. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. دەستان خۆش بێ. ئەگەر وێنایەکی ئەم بارودۆخە بهێنینە پێشچاوی خۆمان یان بۆمنە چۆن وێنایەکی ئەم بارودۆخە بکەین کە ئێستا بە جۆی لە جۆرەکان مرۆڤەکان ناچارن لە ماڵەوە بمێنەوە کە پێ دەگوترێت کەرەنتینە. بە ناوی خوای گەورە سوپاسانەکەم، دەستان خۆش بێ. ئەم بارودۆخەی کە هاتووە بارودۆخێکە هەموو لایەک ناڕەحەتن بەوەی کە خەڵکێک لە ماڵەوەیە، خەڵکێک بێ ئیشە، ژیان تا ڕادەیەک توانین بڵێن تا ڕادەیەک وەستاوە. بەڵام ئەوەی کە گرنگە خۆ لە کۆتاییە مرۆڤ هەرە بێ ژیان بکە، لە کۆتاییە ئەوەی کە پێڵن ژیانی مرۆڤەکان بەدەست خۆیانە، واتە مرۆڤ کائینێکە خوای گەورە کاتێکە دروستی کردووە، خوای گەورە مرۆڤی وا دروست کردووە بۆ هەموو بارودۆخێک مرۆڤ توانێ ژیان بکات. واتە ئێمە توانین بڵێن خوای گەورە کاتێکە مرۆڤی بۆ ژیان دروست کردووە کەواتە مرۆڤە بێ لەو ژیانێک کە هەیەی بژی. واتە ئێمەش ئەتوانێت لەم ڕوانگەیەوە بڵێن مرۆڤ لە هەموو بارودۆخێکە ئەتوانێ خۆی ڕابهێنێ بۆ ئەو ژیانی کە ئێوێ بژی، بەڵام ئەگەر بیەوێ. خۆی ئەمە زۆر گرنگە کە ئێمە هەموو جار باسمان لەوە کردووە کە مرۆڤ لە ژیانی خۆیان گرنگە بەرپرسیارەتی ژیانی خۆی هەڵگرێ. ئەوە ئەمڕۆ ئەو بارودۆخەیە کە مرۆڤ پێی ئەڵەن تۆ بەرپرسیاری لە ژیانی خۆت. ئەگەر بێت و پابندی ڕێنمایەکان نەبی، ڕێنمایە تەندروستیەکان نەبی، کەواتە هەم ژیانی خۆت و هەم ژیانی دەوروبەرەکەت دەخەیتە مەترسیەوە. کەواتە لە کۆتاییە ئەم بارودۆخە شتێکمان پێ دەڵێ، ئەویش پێمان دەڵێ چی؟ پێمان دەڵێ هەموو مرۆڤێک بەرپرسیارە لە ژیانی خۆی. کاتێک کە مرۆڤ بەرپرسیارە لە ژیانی خۆی، مرۆڤ زۆر جار ئاواتەخوازە، زۆر شتی هەبێت. واتە مرۆڤ زۆر جار ئاواتەخوازە، زۆر شتی هەبێ. کاتێک کە مرۆڤ لەسەر کارە، واتە پێش ئەم بارودۆخە ئێمە لەسەر کە هەر یەکەمان لەسەر کاروبارێک بووین، کارێکمان هەبوو بۆ ژیان. زۆر جار بیرمان لەوە کردوێتەوە وتمانە خۆزگە کاتێکمان هەبووە بۆ خێزانەکان، خۆزگە کاتێکمان هەبووە ئیسراحەتێکمان بکردایە. بەڵام دەی سەیرەکەی ئێستا ئێمە ئەو کاتەمان هاتوۆتە بەردەست. ئەگەر بێت و لە کاتەکانی کارکردنمانە بێزار بووبێتین، ئێستش بێزارە بین. چونکە هەمیشە مرۆڤ کاتێ ئەتوانێت سوود لە ساتەکانی ژیانی وەرگێ، ئەو کار و پیشەیە کە هەیەی، ئەو کات و ساتەی کە تیایدایە حەزی لێبێ، خۆشی بوێ، واتە ئاسوودە بێ بەو کات و ساتەی کە لە ژیانی خۆی هەیەی. ئەتوانین بڵێین
ئەو بارودۆخی کە ئێستا هاتوتە پێشەوە بۆ مرۆڤەکان جیاوازن. واتە ئەگەر بۆ مرۆڤێکی بێ ئامانج و مرۆڤێکی بێبەرنامە لە ژیانە وەکەوە وایە کە سەروەت و سامانێکی زۆری بۆ مابێتەوە کەس وەکو کەسێکی ڕەزیل وایە کە سەروەت و سامانێکی بۆ مابێتەوە نەتوانێت سەرفیکە نەتوانێت سوودی لێ ببینێ. بەڵام ئەگەر خەڵکانی بە بەرنامە بۆ ژیانی خۆیان هەم بۆ ژیانی چوارەدەورەکەیان وەکو وایە کە سەروەت و سامانی خۆی دروستی کرد بێت. ئاخر زۆر گرنگە مرۆڤ لە ژیانە ئەو ژیانی کە خۆی هەیەی ئەو دەستکەوتانی کە خۆی هەیەی خۆی بۆ خۆی دروستکات چکە هەمیشە مرۆڤ ئەگەر لە ژیانە ئەو سەروەت و سامانی کە هەیەی خۆی بۆ خۆی دروستکە ئەو کاتە ئەزانێ چۆن سوودی لێ ئەبینێ. ئەتوانین بڵێن ئەو بارودۆخەی ئێستا ئێمە تێداین ئەڵقەیەکە لە زنجیرەکانی ژیان ئەڵقەیەکە لە زنجیرەکانی ژیان چکە ژیانی مرۆڤەکان هەمووی ئەڵقەیەکی پێکەوە بەستراوە چ لە کاتی خۆشیەکانە چکە لە کاتی ناخۆشیەکانە چ لەو کاتانەی کە حەزمان پێیەتی و چ لەو کاتانەی کە حەزمان پێ نییە. ئەگەر بێت و ئێمە لەم بارودۆخەی کە تێداین ئەم ئەڵقەیەمان لێ نەبچڕێ ئەتوانی ژیانێکی ئاسوودەمان هەبێ بە بەردەوامی. بەڵام ئەگەر بە پێچەوانەوە ئێستا نەزانین ئەم کاتەی کە هەمانە چۆن سوودی لێ ئەبینین بۆ ژیانی خۆمان چۆن بیرێکی تیاکەینەوە بۆ ژیانی خۆمان ئەوە ئەم ئەڵقەیەمان لێ ئەبچڕێ چکە مرۆڤ ئەڵقەیەکی بچڕا ئیتە زنجیرەکە پێی ناوتە زنجیرێکی تەواو. بۆیە زۆر گرنگە کە ئێمە هەمیشە ژیان وەکو زنجیرێکی داخراو وێنا بکەین بەوەی کە ئێمە هەموو کاتێ ئەتوانین بژین چکە ئەمە زۆر گرنگە بۆ مرۆڤێک کە بتوانێت هەموو کاتێ بژی. چکە ئەم مرۆڤە خوا وای دروست کردووە ئەبێ هەموو کاتێ بژی هەموو ساتێ بژی لە هەر شوێنەکە بتوانێت ژیانکە ئەگەر لە سژ نابی ئەتوانی بژیت ئەگەر لە باخێکا بێ ئەتوانی بژیت ئەگەر لە بازاربی ئەتوانی بژیت ئەگەر لە ماڵەوە بی ئەتوانی بژیت یعنی لە هەموو بارودۆخێکا مرۆڤەکان ئەتوان بژین خوا وای دروست کردووە ئەی کام مرۆڤانە ناتوان بژین ئەو مرۆڤانەی کەم ئیرادە ئەو ئیرادەی کە خوا بۆی دروست کردو ئیرادەی مرۆڤ بوون. ئاخە مرۆڤ گەورەیە مرۆڤ کائینێکی گەورەیە مرۆڤ خوای گەورە بۆ ئەم ژیانەی دروست کردو کەواتە ئەتوانێت لەم ژیانە لە هەر بارودۆخێکا بژی. یعنی ئێمە ئێستا ئەگەر بێت و بیرێ بکەینەوە لە ڕابردووی خۆمان لە ڕابردووی باوباپیرانمان زۆر لە مەناڕەحەتیان چەشتووە بەڵام زۆرێکیش ئاسای ژیاوە یعنی هەر ئێستا گە پرسیار لە کەسێکی بەتەمەن کە ئەڵێ من 5 جار ماڵم ڕووخاوە 5 ماڵم دروست کردوێتەوە کەواتە هەر ژیاویشە. بەڵام ئەی چێت نەیتوانیەوە بژی ئەو کەسانی کە ئەو بارودۆخەی کە ناڕەحەتی کە هاتوو بە سەریانە نەیانتوانیوە چی بکەن نەیانتوانیوە لەو ژیانەیە سەرکەوتوو بن چکە ژیان پەیوەستە بەو ساتەوە تێدا دەژیت ئەگەر لەو ساتەیە سەرکەوتووبی ئەتوانی هەنگاوی دوای ئەوەش بنیت بەڵام ئەگەر ئەو ساتەی ئێستا تێدەی نەتوانین سەرکەوتوو بین ئەوە ئەبین بەبار بەسەر کۆمەڵگاکەشمانەوە. کەواتە دەیان مرۆڤمان هەیە هەر ئەوەندەی کە تۆزێ هەلی کار نامێنێ لەوە چه بانگەوازیەوە کاکە مناڵەکانی پێ بەخێو ناکرێت هیواشمان هەیە کە حکومەتێک نەفی کردو بۆ شوێنێکی دوورە دەست یا خستێتە ژێر ڕەحم و بەزەیی وەردیان و جەلادێکەوە هەر بە گەشتبینی و بە بەرهەمەوە ژیاوە کێن ئەو مرۆڤانەی کە لەم بارودۆخەدا سوودمەندن و ئەتوان سوود لەم بارودۆخە وەرگرن. خۆی هەمیشە مرۆڤە گەورەکان ژیان لە هەر شوێنەکە بوون ژیان بۆ خۆیان دروستەکەن. مرۆڤی گەورە کاتە چۆن مرۆڤە گەورەکان بناسیۆن گەورە ئێمە بەسمان شکل و قەبارە نییە. مرۆڤ کۆیلەی بیرکردنەوەکانێتی ئێمە هەموو کاتێک ئەبێ ئەمە بزانین ینی مرۆڤ چۆن لە ژیان بیرکاتەوە ژیان ئاوا بۆی دێت. مرۆڤ چۆن لە ژیان بیرکاتەوە ئاوا لە ژیان بۆی دێت واتە مرۆڤ خۆی ئەتوانێت ژیان بۆ خۆی دروستکە بەوەی کە بتوانێت کەسایەتێکی گەورەی هەبێ یا بتوانێت کەسایەتێکی بچووکی هەبێت. هەمیشە مرۆڤە گەورەکان بیان و ناهێنەوە بۆ ژیانی کە تێدان هەمیشە گلەی لەو ژیانە ناکەن کە تێدان واتە ئێستا هەر یەکە لە ئێمە لە ماڵەوە جۆرێک لە ژیانمان هەیە ئەگەر بێبژێوین گلەی لەو ژیانە ناکەین کە تێداین واتە بە دوای چی ئاگەڕین بە دوای چارەسەر ئاگەڕین. واتە مرۆڤی گەورە هەمیشە پەیوەست نیە بە پلەپایەکەوە پەیوەستە بەوەی کە چۆن چارەسەری ئەو کێشەیە بکە چۆن چارەسەری ئەو بارودۆخەی خۆی بکە. ئەگەر ئێستا ئێمە هەندێکمان کەوتونێتە بارودۆخێک ئێستا ناتوانین ژیان بکەین خۆ زۆر دەستگای خێرخوازی هەیە تەلەفۆنەکەشی ئاشکرا کردو یەک تەلەفۆنی بۆ بکە خۆشی بە مەمنونی پێداویستەکەینێتە ماڵەکەتەوە. کاتە مرۆڤی گەورە پەیوەست نیە بۆی پلەپایەکی مرۆڤی گەورە ئەوەی گلەی ناکە بیان و ناهێنێتەوە بۆی کە ئێستا بیان و بێنێتەوە من تووشی کێشە بوو من تووشی ناڕەحەتی بوو من بەڕاستی ئەم دەردوو بەڵام ئەم بارودۆخەیان هێناوە بەسەرمانە گلەی ناکە لەوەی کە بارودۆخ ئاوایە دارایی نیە ناڕەحەتە ژیانی نیە بەڵکو بە دوای چی ئاگەڕێ هەمیشە بە دوای شتە چارەسەرکراوەکان ئاگەڕێ. واتە مرۆڤی گەورە وەکو چۆن ئەڵێ مرۆڤی گەورە بە دوای دژەژەهرەکە ئاگەڕێ بە دوای دژەژەهرەکە ئاگەڕێ نەک بە دوای ژەهرەکە بگەڕێکە بیخواتەوە. ئەڵێ ڕۆژێ ئافرەتێک دەچێت بۆ لای دکتۆرێک پێی ئەڵێ من نەخۆشم تەبەن
دکتۆرەکە زۆر با بڵێ فەحس و ئەوانە کەس هەستەکە ئەم ئافرەتە نەخۆش نییە بەڵام ئەوێ تێگەێنێ لە ژیان ئەیباتە ناو تاقیگەکەی خۆیەوە کاتێک ئەیباتە ناو تاقیگەکەەوە پێی ئەڵێ سەیری ئەو شوشە بەتاڵانەکەی لەم تاقیگا هەیە ئەڵێ ئەوەڵا من شوشە بەتاڵەکان هەموویە بینم دەی ئەڵێ من ئێستا ئەتوانم ئەم شوشە بەتاڵانە یەکێکیان ژەهری تێکەم کەسێک بیخواتەوە کەسە بیکوژێ هەر هەمان ئەم شوشەیە ئەتوانم دەرمانێکی چارەسەری تێدانێم هەر هەمان ئەم شوشەیە تۆ ماترێکی تادانم واتە ژیانی مرۆڤەکان وەکو شوشێکی بەتاڵ وایە چۆن خۆی پڕیکا ئاوا ئەتوانێ واتە گەر پڕیکا لە بێزاری پڕیکا لە گلەی پڕیکا لە ناڕەحەتی ئەو کاتە ژیانی هەمووی بێتە گلەی ژیانی هەمووی بێتە ناڕەحەتی ژیانی هەمووی بێتە بێزاری لە فەرمودەش هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خوای گەورە لە جێی گومانی بەندەکەیەتی بەڵێ کاتە تۆ ئەگەر تەنانەت زۆر جار هەر یەئس و ناومێدی و نەخۆشی و وازواسی بخەیتە بەشی خۆت سەرنجام هەر ئەم مرۆڤ ینی ئەمە جۆرێکە لەوەی کە پاڵپشتی ئەم فەرمودەیەکە جەنابەت دامەزراوە طبعا خوای پێغەمبەر الله عند حسن ظن عبدی بی یعنی چۆن مرۆڤ گومان بە خوای گەورە ببا خوای گەورەش ئاوا دێ بەهانایە خۆی ئەوەی زۆر مهمە ئینسانی گەورە ئەم وشەیە زۆر بەکارهێنێ کاتێک کە ئەکەوێتە ناو بارودۆخێکی زۆر ناڕەحەتەوە ئەم وشەیە زۆر بەکاڵە جا چییە ئەم بارودۆخە شەڕوا جاچی ئەم بارودۆخە شەڕوا ئێمە زۆر لەم بارودۆخە ناڕەحەتیشمان تێپەڕاندووە بۆیە مرۆڤی گەورە هەمیشە بە دوای چارەسەر ئاگەڕێ لە بری ئەوەی بە دوای گلەیە بگەڕێ گلەی واتە کێ ئەتوانێت بە دوای چارەسەر بگەڕێ ئەو کەسانە گە بەرپرسیارەتی ژیانی خۆیان ئەگرنە کێ ئەگرنە ئەستۆی خۆیان کاتە مرۆڤی گەورە بەرپرسیارەتی ژیانی خۆی ئەگرێتە ئەستۆی خۆی ئەو کاتە بە دوای چارەسەر ئاگرێ گلەی لە بەرامبەرەکانی ناکات چونکە ئێستا گلەیکردنی ئێمە هیچ دادێکمان نایە چونکە ئێمە ئێستا کەوتوینەتە بارودۆخەکەوە کاتە ئەش بێ بژین مادەم ئەبێ بژین و گلەیەکانیشمان هیچ سوودێکی نابێت کەواتە ئێمە پێویستە لە ناخە ئاسوودە بین واتە خۆژیان چییە؟ خۆژیان ئەوە نییە کە تۆ چوار دەورەکە هەمووی پڕی بێ لە خواردن و ئەوانە ژیان ئەوەیە کە مرۆڤ لە دەرونی ئارام بێ چێژ لە ژیان ببینێ خۆشی بێ هەست بە خۆشبەختی بکە یعنی خۆ زۆر جار مرۆڤ بەسکی خاڵیش توانێت هەست بە خۆشبەختی بکە بە ناڕەحەتی توانێت هەست بە خۆشبەختی بکە بەڵام سەیرەکەی زۆر جار مرۆڤ وێنەی ژیان چۆنە وێنەی ژیان ئەگەر مرۆڤ دڵی خۆش نەبێ خۆشترین خواردنیش لە بەردەمیا بێ بەڕاستی چێژی لێ نابینێ بۆیە ئێستا زۆرێک لە گەورەکان ئەڵەن چێژ لەو ژیانە نابینین کە لە بەردەستمانەیە کەواتە بابەتی سەرەکی ژیانی مرۆڤەکان چییە بابەتی سەرەکی ژیانی مرۆڤەکان ئەمەیە کە پێویستیان بەوێ دڵیان خۆشکەن خۆشبەختی بۆ خۆیان بگێڕنەوە تە ئارامی و دەرونی بۆ خۆیان بگێڕنەوە ئەمیش بەڕاستی بەمە ئەبێ کاتەکانی خۆیان بە هیچەوە سەرف نەکەن چکە زۆر گرنگە کە ئێمە ئێستا لەم ساتی کە تێداین ئەم ساتی ژیانمان بە هیچەوە سەرفیکەین هیچمان دەسەکەوێ چکە مرۆڤ بە هیچەوە سەرفی کرد حتمما دوایی لە هیچی دەسەکەوێ لە هیچ دەستکەوتنا چییە ژیانیشمان لە دەسەچین چکە مرۆڤ ژیانی سروشتی ژیانی ئاوایە ئەگەر ژیانی مرۆڤەکان پڕی بێ لە زانست و زانیاری و پڕی بێ لە خۆشبەختی ئەو کاتە مرۆڤەکە گەشەکەوە بەرەو پێشکەوت نەڕوە ئەی بە پێچەوانەوە مرۆڤ بەرەو دووەڕۆ واتە سروشتی مرۆڤ ئاوایە یا بێ خۆشبەخت بین یا بێ ناڕەحەت بین ئەی هەردووکیان بەدەست کێیە هەردووکیان شوشەکەیە چی تێکەین چۆن بیر لە ژیان بکەینەوە چۆن بمانەوێ ئەو ژیانە بکەین بەڕاستی حتمما ژیانیشمان ئاوا دێ بەدەمانەوە هەر مرۆڤێ بە دوای ئەوە بگەڕێ بەرامبەرەکانی ژیانی بۆ خۆشکەن هیچ کاتێ پێی ناگا چکە ناکرێ بەرامبەرەکانمان ناتوانانی ژیانمان خۆشکەن چکە بەڕاستی ئێمە لەم ژیانی کە تێداین تەجروبەی زۆرمان بینی ینی مرۆڤی عاقڵ لە یەک ناڕەحەتیە لە یەک بارودۆخە پند وەرەگرێ بەڕاستی یعنی ئێمە ئێستا بهێنینە پێشچوی خۆمان باو باپیرانی ئێمە باسی بارودۆخی کوردیان کردووە هەر هەمیشە لە هەڵکشان و داکشانە بووە هەمیشە لە هەڵکشان و داکشانە بووە بارودۆخێک وەزعمان زۆر باش بوو بەڵام دوای زۆر بە ناڕەحەتی بەسەرمانە کەوتوتەوە بەڵام سەیرەکەی ئەی چێن ئەوانە بەرگی ئەو ناڕەحەتیان نەگرن ئەوەی کە عاقڵ بێ بۆ ژیانی خۆی عاقڵ بێ بەوەی کە ئیتر ئێمە لەمە و دووە ئێمە ئەم ژیانەی ئێستا فێرمان ئەکا ئیتر خەڵکی ئێمە خەڵکی کورد پێویستە بە تەمای ئەوە بێ هەمیشە خۆی بۆ خراپترین بارودۆخ ئامادە بکە هەمیشە خۆی ئەمە بابەتێک نییە کە ئێمە لە ڕەشبینی و ناومێدی نییە ئەمە جۆرە لە ڕەشبینی و ناومێدی نیە مرۆڤ کەی ئەکەوێتە ڕەشبینی و ناومێدیەوە ئەو کاتەی خۆی بۆ خۆشترین بۆ ژیان حازر کە بەڵام خراپترین ژیان بێ بەهانایەوە مرۆڤی گەورە هەمیشە خۆی بۆ ناڕەحەتیەکان ئامادە ئەکا نەک هەمیشە خۆی بۆ خۆشیەکان ئامادە بکە چونکە هەمیشە لە بابەتی دەرونیە ئەمەیە مرۆڤی گەورە هەمیشە خۆی بۆ خراپترین بارودۆخ حازرەکە نەک هەمیشە خۆی بۆ خۆشترین بابەت حازرکە من ئێستا پێم وابێ ئێستا مەعاشەکەم نزیکی
ملیۆنی دینارە باشە خۆم بۆەوە حازرەکەم ئێستا بە ماوەیەکی تر نەوتەکە بەرزەبێتەوە و ئیتە منیش ئۆتۆماتیکی سیارەکەمە فرۆشم ماڵەکەمە گۆڕم قەین ئەمانی 500,000 دیناری خەمە لا بۆ دیکۆرات و بۆ گۆڕین و بۆ خۆش بژەر ئەگەر وانە بوو نەخێر من بە پێچەوانەوە ئێستا خۆم بۆ خراپترین بارودۆخ حازرەکەم کە ئەگەر بێت و ئەمە نەبوو چی بکەم ئێخوا ئەمە بارودۆخی مرۆڤەکان هەموو کات پێویستە بە دوای چیا بگەرن بە دوای چارەسەری گرفتەکانە نەبگەرن نەک بەوەی کە ئێمە ژیانێک بۆ خۆمان ژیانێکی وەهمی بۆ خۆمان دروستکەین بەڵام لە کۆتاییە بەو شێوازە نەبێ ئەمە بابەتەکە ئەمە نییە مرۆڤ هەوڵ نەدا گۆڕانکاری لە چواردەورەکەی بکە ئەمە بابەتێکی ترە ئەمە بابەتێکی کرد ئەکرێ ئێمە لە کاتێکی کەیە باسیکەین واتە من بازەوە ناکەم مرۆڤ کاتێکە چواردەورەکەی ئەو ژینگەی کە تێدا دەژی بارودۆخێکی بۆ دروست کردو ئیتر ئەمیش قسە نەکا بڵە وەڵاجا خۆمیش بە دوای ژیانی خۆم ئەمە بابەتێکی کەیە بەس ئێمە ئێستا باز لە چی ئەەکەین باز دەوەکەین ئێمە ئێستا لە ماڵەوەی ئێخۆ ئەکرێ جارێکی کەش ئەم بارودۆخەمان توش بێتەوە ئەی باشە ساڵانی 2014 15 16 17 هەر لەم بارودۆخی ئێستا خراپتر نەبووین ئێ باشە ئەمە 2 ساڵە تۆزێ ژیانمان تۆزێکی بەبەرە هاتوۆتەوە بۆیە ئەبەڕاستی ئەبێ خەڵکی ئێمە فێری ئەوە ببین ژیان ئەکرێ خراپتر ببێ ئەکرێ خراپتر بێ بەڵام ئەکرێ لە قۆناغێکە باش بوو ئەو قۆناغی کە باش بوو پێویستە ئێمە هەمیشە خۆمان بۆ خراپترین بابەت خراپترین بارودۆخ حازرکەین بۆ ئەوی بتوانین ژیان بکەین بۆ ئەوی بتوانین ئەگەر بێت و لە هەمان حاڵەتیشە ئێستش لە خراپترین حاڵەتابین ئەبێ ئێمە بە دوای چیا بگەڕین بە دوای چارەسەرکردنی ئەم ژیانە ئێستامان نەبگەڕێت هەموو کاتێک چارەسەری ژیان هەیە هەموو کاتێ مرۆڤ ئەگەر بیەوێ ئەتوانێت ژیان چارەسەکە ئێستا ئەگەر بێت و ئێمە ئێستا خۆ لە ماڵەکانین مرۆڤ ئەبێ بە دوای جوانەکانی ژیانەوە بێت ئێستا ئێمە ئەگەر بێت و لە بارودۆخی خراپی دارایە بین خۆ ئێستا دەستگای خێرخوازی زۆرە خۆ ئێستا ئەوە نییە بڵێ من دەنگم ناگاتە خەڵکی دەنگەکاتە هەموو شوێنێ باشە خەڵکانێکی ئێمە لە ڕۆژگارەکە لە شاخێکە هیچ شتێک نەبوو بیخوا ئاوارە و دەربە دەربووە ماڵ و حاڵی بخۆی بەجێهێشتووە ئێخۆ لەوە خراپتر نابێت بۆیە بەڕاستی ئەگەر مرۆڤ بتوانێت سەیری جوانەکانی ژیانی خۆی بکە سەیری لایەنە باشەکانی ژیانی خۆی بکە ئەتوانێت چی بکە سوود لە ژیانەکەی ببینێ ئەتوانێت وا بکە ژیانی بۆ خۆی بگەڕێنێتەوە چونکە ئەمە زۆر مهمە لە ژیانی ئێمەیە بەڕاستی ئێمە لە مرۆڤی سەرکەوتوو کام مرۆڤانە سەرکەوتون لە هەموو بارودۆخێکە سوود ببینێ لە هەموو بارودۆخێکە سوود ببینێ چونکە ئێستا ئێمە بارودۆخێکی ناتوانین بچینە دەرەوە باشە ناتوانین هیچ کە سابەتێ بکەین ئەو بژێوی مەعاشەکەشە بەو شێوازەی لێ هاتووە ئێستا چۆن ئەتوانین ئێمە سوود لەم کاتانی ژیانی خۆمان ببینین ئەکرێ ئێمە ئێستا بگەڕێنەوە بە ناو خێزانەکانمان بگەڕێنەوە بە ناو خێزانەکانمان زۆر جار کاتێکە مناڵێک تووشی کێشەیەکی دەرونی ئەبێ یەکێک لەو شتانەی کە دکتۆرە دەرونەکان پێیان ئەڵەن چی ئەڵەن ئەم منداڵە لە سۆز و بەزەی و ڕەحم و خۆشەویستی خێزانەکەی بەدوورە بۆیە خێزانەکان ئەگێرنەوە بە لای کێ خێزانەکان ئەگێرنەوە بە لای مناڵەکان واتەم سیرەکەی ئەمڕۆ کاتە ئێمە ئێستا ئەمڕۆ ئەتوانین سوود لەوە ببینین بۆیە مرۆڤی گەورە لە هەموو کاتێکی ژیانی خۆیان ئەتوانین چی بکات سوود ببینێت چونکە مرۆڤ گرنگترین شت لای مرۆڤ چییە بەهایە بەها چیمان بۆ دروستەکە خۆشەویستیمان بۆ دروستەکە خۆشویستنی چواردەورمان بۆ خۆشویستی ئەو شتانەی کە لە دەوروبەرمانە هەیە مرۆڤ هەر چواردەورەکەی خۆی خۆشویست باوەڕی بەهێزە بێ باوەڕی پتەوە بێ چونکە ئەگەر شتەکانی دەوروبەری خۆمان خۆش نەوێ باوەڕمان بەهێز نابێ کە مرۆڤ باوەڕی بەهێز بوو پێشبینیەکانی باش ئەبێ چونکە هەمیشە پێشبینی باشکردن ژیانمان بەرەخۆشی ئەبا یعنی ئێمە پێشبینی ئەکەین کە ژیانمان بەرەخۆشی ئەڕوا بەس نەک ئەوەی کە خەڵکێک بۆمان خۆشکە خۆمان بۆ خۆمانی خۆشکەین واتە پێشبینیەکە ئەوەیە کە ئێمە خۆمان بەدەستی خۆمان ئەتوانین چی بکەین ئەتوانین ژیانی خۆمان خۆشکەین ئەو کاتە ئەتوانین هەڵوێستێکی گونجاومان هەبێ ئەو کاتە ئەتوانین کردار ژیان بگوزەرێنین و کردار بکەین بۆچی کردار بکەین بۆ ئەو ژیانەی کە خوای گەورە پێی بین چونکە مرۆڤ پێویستە چی بکە مرۆڤ لە کۆتاییە پێویستە چی بکە مرۆڤ لە کۆتایی پێویستە بژی مرۆڤ چی پێویستە بەڕاستی ئێمە مرۆڤ پێویستی بە لایەنی داراییە ئەوە ئەمڕۆ سیرەکەی زۆرێکمان نیمانە خۆ زۆرێک لە دەستگای خێرخوازەکان هەیە ئەتوان ئەو لایەنەوە بەدابین کرد بگەڕێ بە دوای چارەسەرەکەیە بڕۆ بە دەمیانەوە ئەمە لایەنێک لایەنی پەیوەندی کەسی و کۆمەڵایەتەکانە ئێستا ئێمە لەو حاڵەتین ئێمە لەو حاڵەتین لایەنی پەیوەندەکانمان لەگەڵ خێزانەکانی خۆمانە زۆر پتەو کردووە پاشان پەیوەندی کۆمەڵایەتەکان خۆ باشە تۆ ئێستا بۆ ینی پێت وایە ناتوانین بچین بە هیچ شوێن خۆ بە تەلەفۆنەکە توانی کاکە بە تەلەفۆنەکەش نەتوانی بە هەر بە ڕەسم و سوورە بە ئەنتەرنێتەکە توانی خۆ ئێمە لایەنێکی کەشمانە ئەنتەرنێتەکەشمان ئێستا بەشێک لە کۆمپانیەکان کردوانە بەچی کردوانە بە فری لایەنێکی کەشمان هەیە لایەنی تەندروستیە باشە لە ماڵیشەوە بمێنەوە با تەندروستیمان باش بێ بۆیە مرۆڤ ئەتوانێت چی بکە
مرۆڤ ئەتوانێ بژی لایەنێکی کەشمان هەیە لایەنی ڕۆحیە مۆسە دوایی ئەمەسەرەوە کە مرۆڤ کاتێکە لایەنە مادی و زانستی و حتا پەیوەندی کۆمەڵاتەکانی لە دەزەدا لایەنە ڕۆحیەکە دەتوانێت بەو نەبارتەقای ئەوانی دیکە بکاتەوە دەروونێکی یارانی پێبدا کۆمەڵێ مرۆڤمان هەن زوگوردە هەر ئەڵێ ژیانم نییە هەر هەمیشە یەس و ناومێدیە بەخشێتەوە ژن ئەیەنێ بە هەمان شێوە لە کارەکەی دێتەوە لە کۆمپانیایەکە لە کەرتێکی تایبەتە هەر بێزارە هەلی کارەکەی لە دەستدا هەر بێزارە ینی مەبەستمەوەیە ئەم مرۆڤە لە هەردوو باری ڕەش و تاریکی شەو و ڕۆژە دەوڵەمەنی و هەژاریە ئەم هەر سکاڵا دەرەبڕێ هەریە ئەس و ناومێدیە بەخشێتەوە ئەبێتە مای خەم و ئازار بۆ دایکی بۆ خێزانی بۆ دەوروبەرەکەی چۆن ئەم مرۆڤانە بۆچی وایان لێ هاتوانی لەم بارودۆخایە بۆ منە جاران ئەگەر حڕ و لە بازار و لە گەشت و گەڕانابێتن ئێستا لەوە چێوەندەی تر بێتاقەت و ئازاراوی بوون ئەم مرۆڤانە چین بۆچی وایان لێ هاتووە بەچی چارەسەرەکرێت خۆی ئێمە هەندێک جۆر مرۆڤمان هەمیشە لە خۆزگەکان هاژین هەمیشە بازە هەمیشە خۆزگە ئەخوازن یعنی سەیرەکەی بۆ منە گەنجێک خۆزگە ئەخوازێ خۆزگە ئیشێکم هەبوایە ئیشێکی دەستەکەوێ چێژ لە ئیشەکەی نابینێ هەوڵ نادا ئەم ئیشەی بکاتە بناغی سەرکەوتنی ژیانی خۆی هەر خۆزگە بە شتێکی ترە خوازێ واتە ئەو مرۆڤانەی کە هەمیشە ژیانە لە خۆزگەکان ئاخوازن ژیانە ناکەنە واقع هەمیشە ئەو مرۆڤان چێژ لە هیچ شتێک نابینن ئێستا زۆرێکمان هەیە خۆزگەمانە خواست ساتێکمان هەبایە لە ماڵەوە چکە زۆرێکمانەیە ژیانمان سەختە بەیانێچێت شەویەتەوە نییە ژیانی سەختە ژیانی زۆر ناڕەحەتە خۆزگەی خواستووە بەوەی کە ساتێ لە ساتەکان لە ماڵەوە بژی لە ماڵەوە بێت دەیسەرکی ئێستا خۆزگە و هاتۆتە دی بۆ ئێستا سوود لەو ژیانە نبینی کە لە ماڵەوەی یەکسەر بیانۆ هێنێتەوە جاکا کە ئێستا بە زۆر منیان نادوێتەوە بۆ ماڵەوە بۆ بیانۆ هێنیتەوە بۆ گلەیەکەی یعنی بیانو نەهێنینەوە بۆەوە چکە هەمیشە ئەو مرۆڤانەی کە لە خۆزگەی ئاژین لە خەیاڵ ئاژین هەمیشە مرۆڤانی سوود چێژ لە هیچ شتێک نبینن هەمیشە مرۆڤی خۆزگە خواز چاوی لە ژیانی خەڵکیە چاوی لە ژیانی خەڵکیە بۆ نمونە کاتێککە ئیشێکی هەیە مانگی 300,000 هەیە چاوی لە یەکێکە مانگی 500 هەیە ئەگەر 500 هەبوو چاوی لە یەکێکە 700 هەبێ ئەگەر 700 هەبوو چاوی لە یەکێکە ملیۆنی هەیە واتە ئەگە خانوویەکی هەبوو چاوی لە یەکێکە خانووەکەی دووقاتە مرۆڤی خۆزگە خواز گرنگە خۆ مرۆڤ گرنگە خۆزگە هەبێ بەس گرنگە خۆزگەکەی بکا بە ئاماج خۆزگەکەی بکا بە کردار چکە کاتێککە من ئەڵم خۆزگە ئیشێکم هەبووە ئێستا کە ئیشەکەم دەستکەوتە با سوودی لێ ببینم خۆزگە بە شتێکی کە نەخوازم لە ئیشەکە بۆ ئەوروپا مەڕۆ بۆ شوێنێکیکە واتە مرۆڤ گەنجە کاتێکە ئێستا لەم کاتەیە کاتێکە گەنجێک هیچ ئیشێکی ئێستا ئەتوانێ من ڕۆژێ لەگەڵ گەنجێکە باز لە هەندێک بابەت کرد وتی ئێستا ئێمە من ئەتوانم لە ماڵەوە دانیشم هەر لە ماڵەوە با ڕقم حسابی ئەتوانم پارەم دەستکرد چۆن پارۆ دەستکەوتی هەر لە ئەنتەرنێت و ئەتوانم لە هەندێک شتا بەشداری بکەم ئەگەر من بتوانم لە ڕێی پەیج و ئەکاونتەکانمەوە ڕاستەکەی من زۆر لی تێنەگەشت دۆزە بۆ شەرحکردم لە ڕێی پەیج و ئەکاونتەکانمە بتوانم ببمە هۆکاری ئەوەی کە کۆمپانیایەک ڕیکلام و چی و ئەمانەی بۆ بکەم ئەتوانم کۆمەڵە پارەم دەستکرد خۆ تۆ گەنجێکی ئەتوانی هەر لە ماڵەوە ئێستا ئەوە بکەیت بۆیە بەڕاستی مرۆڤ کە توانی خۆزگەکانی بکاتە واقع خۆزگەکانی بکاتە ئاماد خۆزگەکانی بکاتە کردار ئەو کاتە ئەتوانێت شێژ لە ساتەکانی و ژیانی وەگرێ سروشتی ژیان ئاوایە نەتوانی ئەو ساتەی لە بەردەم تایە سوودی لێ ببینی زۆر زەحمەتە بتوانانی سوود لە کاتەکانی تریش وەرگری بۆ چکە ئێمە زۆرێکمان ئەمان و بابچینەوە بۆ ماڵە باشە ئێستا ئەڵێن بابچینەوە دەرەوە ئازانی وەکو چی لایەوە چۆن ئەڵێ و حەکیمە ئەیوت من سرم لە من عجباتیم لە کاری ئینسانێت ئەڵێ کاتێک کە مناڵە حەزەکە گەورە بێ بەس کە گەورەیە حەزەکە مناڵ بێتەوە ئەڵێ کاتێک کە ئیشی هەیە حەزەکە تۆزە ئیسراحەت بێ کە ئیسراحەتە و بەتاڵە ئەڵێ بەڕاستی ژیانم لە بەتاڵیانێ مرۆڤ کە ژیانی لە خۆزگا بوو هەمیشە بێزارە لەو ژیانانی کە خۆیان هەیەە بەڵام مرۆڤ بە گەورەکان هەمیشە ئەڵەن چی ئەڵێ کاتی ئەدیسۆن تەبعاً زۆر ماوەیەکی زۆر لە ژیانی برد لەسەر بەوەی کە کۆمپانیایکی گەورە شوێنێکی گەورەی دروست کرد بۆچی بۆ ڕووناکی ئیتر هەموو ئەو مادانە کە تاقیە کردەوە ئەڵێ ڕۆژێک هەواڵیان نرد وتیان شوێنەکەی سوتاوە شوێنەکەی هەمووی سوتاوە ئەڵە کوڕەکەی ئەو من چۆن هەواڵ بم بە باوکە تاقیەکەمان سوتاوە ئەڵێ تە بە هەر حاڵێ بێ هەواڵەکەم بێدا باوکم وتی با بڕۆین ئەڵە کە ڕۆشتین ئەدیسۆن وتی ڕۆڵە سەیرێکی جوانی ئەو بریقانەکە کە لەو ئاگرا ئەسووتێنن ئەڵێ باوکە چۆن شتی وەڵی تو ئەمە هەموو تەمەنی تۆیە لەمە ڕۆڵەوتی هەموو شتێ چێژی خۆی هەیە بەڵێ من ئەو سەرۆتەم سەرف کرد هەمووی بۆی ئەمە بنیابنم بەس ئێستا چێژ لە چیە بینم
چێژ لە ڕووناچی ئەو بریسک و ئەو مادانە ئەبینم کە من کۆم کردو ئێستا چۆن ڕووناچیەکانە سووتێ بۆیە مرۆڤ هەمیشە چی بکە هەمیشە چێژ لەو ساتانە ببینێت کە تێیدا دەژی ئێستا چێژ لە جوانەکانی مناڵەکان ببینێ چکە زۆرێکمان پێمان وا بۆ کە کاتمانێ بۆی جوانی مناڵ ببینین پێ کاتمانە بۆ یاری لەگەڵ مناڵەکان بکەین کاتمانە بۆ کات بدەین بە مناڵەکان کاتمانە بۆ کتێبێ بخوێنینەوە زۆرێکمان گلەیەوەمانە بە خەڵکێکمانەوت کاکە خۆت پێ بگەێنە لەو بواری کە خۆت هەتە پێ وڵی کاکە من کاتم نیە هەموو کەسا ێ باشە خۆ ئێستا کاتت هەیە ئێستا کتێبە بخوێنەوە لەو بواری کە خۆت شارەزای ئاخر زۆر گرنگە خۆشترین شت لە ژیانی مرۆڤەکانە چییە باشترین کەس بێ لەو کارێکە هەیەی باشترین کەس بێ لەو کارێکە هێتی باشە چۆن نەبین بە باشترین کەس لەو کارێکە هەمانە سێشت زۆر گرنگە مرۆڤ بیکا بۆ ئەوی لە ژیانیا هەم سوود ببینێ لەو ساتانێکە هەیەی وەک گەنجێک وەک کەسێکی بەتەمەن وەک مامۆستا وەک هەر پیشێکە هەیەی یەکێک لەوانە ئەم مرۆڤە بەردەوام خوێنێتەوە بەردەوام گوێ بگرێ باشە و بەردەوام بەشداری بکە ئێستا ئێمە ناتوانین بەشداری بکەین وانە زۆر لە زۆر شتا توانین بەشداری بکەین ئێستا کۆمەڵە گەنج فێری چی بوون کۆمەڵە گەنج فێری چی بوون هاتون پەیجیان دروست کردووە لە ڕێی پەیجەکانەوە بە فری تەکلیف لە کۆمەڵە مامۆستاکان محازەرەیەک بڵێنەوە لە خەڵک لە ماڵی خۆتەوە دانیشتویت و محازەرەوە بۆ وترێتەوە لە ماڵی خۆتە دانیشتوی و قسە بۆ ئەکرێ یعنی ئەتوانی خۆت مەشغوڵکەی ئەتوانی سوود لە ساتەکانی ژیانی خۆت بەگری بەڵام ئەگەر بمانەوێ ئەگەر شتێک هەبی خۆمانی پێوە مەشغوڵکەین چکە زۆر گرنگە مرۆڤ شتێک هەبی خۆی پێوە مەشغوڵکە چکە لە هەر شوێنەکا بووین لە هەر ساتێکا بووین شتێک نەبێ خۆمانی پێوە مەشغوڵکەین چێژ لە ژیان نابینین ئەزانی چۆن نتوانین شتێک هەبێ خۆمانی پێوە مەشغوڵکەین تمۆحێکمان هەبێ ئامانجێکمان هەبێ لە ژیان واتە بمانوێت چی بڵین چۆن ئەتوانین ئاوابین یەکێک لەو شتانی کە گرنگە ئاڵێ ئینسان پرسیار لە خۆی بکە بۆچی ئەو خەڵکەی چواردەورمان ئاوا دڵیان خۆشە بۆچی ئەو خەڵکەی چواردەورمان ئاوا سەرکەوتون بۆچی ئەو خەڵکی چوادەورمان ئاوا وەزیان باشە ئەم پرسیارانە لە خۆمان بکەین نەک بە پێچەوانە بڵێن من ژیانم ناخۆشە من هەمیشە بەڕاستی ژیانم هەر ئاوا بووە نا پێویستە ئێمە ئەم پرسیارە بکەین لە مودووە بۆچی بەرامبەرەکانمان ژیانە خۆشە بیرێک لەوە بکەین و ئێمە ئەتوانین ئەوە بکەین خۆ ژیانیش بەشی ئێمەی تایە هەموو کتێبانە کە ئێخوێنیت و هەموو کەسانی کە ناوبانگیان هەیە هەموو کەسانی کە کەسانی سەرکەوتون هەموو کەسانی کە هەم لە بواری بازرگانی هەم لە بواری دەرونیە هەم لە بواری خێزانە هەمیشە ئەو کاتانە کاتێکیان هەبووە تەرخانیان کردەوە بۆ بیرکردنەوە ئێستا ئێمە بە ناچاری کاتەمان بۆ دیاریکراوە کە بیرکەینەوە لە ژیانی خۆمان ئەو کاتانەمان بۆ دیاریکراوە کە بخوێنینەوە ئەو کاتانەمان بۆ دیاریکراوە کە گوێ بگرین ئەو کاتانەمان بۆ دیاریکراوە کە چێژ لە ساتەکانی ژیان ئەو خۆزگەی کە ئەمانوت خۆزگە ساتێکمان هەبووە بۆ خێزانەکەم ئێستا و کاتانەمان هەیە ئێستا و ساتانەمان هەیە بۆیە گرنگە کە ئێمە بتوانین چێژ لە ساتەکان ببینین بۆ ئەوەی بتوانین چێژ لە ژیانمان ببینین چونکە ناتوانین چێژ لە ساتێکی ئێستا ژیانمان بینین هیچ کاتێک ناتوانین چی بکەین هیچ کاتێک ناتوانین چێژ لە ژیانی خۆمان زۆر باشە مامۆستا باس لە لایەنی ڕۆحی کرد کاک ئەحمەدی موفتیزادە ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ لە زینداندا دەفەرمێ بەخوا لە جەرگەی جەمی یارانی گیانی تۆم نەبێ هێشتا خۆم پێ تەنیایە تۆم هەبی تەنیا لە ئینفرادی لێم جەمە خۆشی هەرچی دنیاە کەیف و سەفا و خۆشی واتە ئازادی لەگەڵی شاکە تۆ ڕێواتە مادەیەکە دەیە لە دەرەوەی لایەنە تەندروستیەکەت پارێزراوە بەڵام لە زیندانە هەر هەمووەکەی لێسەنراوەتەوە لایەنی تەندروستی حتا تیشکی خۆر کەیف و سەفا و دۆست و یارانی و ئەوە بەڵام باسی لایەنی دەرونی خۆیەکە کە ئەگەر خوا لە دڵ و دەرونیا بێ هەرچی خۆشی دنیا و سەروەت و سەرمایە ژیان هەیە لە دڵ و دەرونی کاک ئەحمەدا جێبۆتەوە لەم کاتەدا ئەگونجێ لایەنی تەندروستی دەسەوەسان بێ لە ڕوبەڕوونەوەی ئەو ڤایرۆسەی کە ئێستاە لایەنی مادی هیچ سوودێکمان پێ ناگەێنێ پەیوەندیە کۆمەڵایەتەکان و چوونە دەرەوە بە پێچەوانە و زەرەریشانێ نەگەوەی کە سوودێکمان پێ بگەن لەم بارودۆخە یام هەر لەم لە ژیانە کاتێک کە ئێمە تەواوی شتە مادیەکان لەدەستدەین لایەنی ڕۆحی هیچ گرنگی و ئاسەوار و کاریگەریەک بۆ ئەبێتە بارتەقا و پڕکردنەوەی فەراغیەوانی دیکە خۆی ئێمە ئەبێ ئەومان لەبیر نەچێ مرۆڤ کائینێکە پێویستی بە زۆر لایەنی ژیان هەیە لایەنی ڕۆحی بەشێکە لە ژیانی مرۆڤ بەشێکە لە ژیانی مرۆڤ هیچ مرۆڤێ ناتوانێت بە بێلایەنی ڕۆحی بژی هیچ مرۆڤێ لە ژیانە ناتوانێت بێلایەنی ڕۆحی بژی زانی ژیان چۆنە لایەنەکانی ژیان پێچەوەی باسی گرنگی لایەنی ڕۆحی بکەم ژیان ئاوایە وەکو وایە تۆ کەسێک با بڵێن فلیمێکی خۆش بکات باشە بیبێ هەموو شتی ئامادەکەی سیارە ئامادەکەی باشە پارەتان لە گیرفان بێ بیبێ تا دەرگای سینەماکە شوێنی فلیمەکە بیبێتە دەرگای فلیمەکە ئەگەر لەوێ بیگێڕیتەوە بۆ ماڵەوە
بیجێڵیتەوە بۆ ماڵەوە بڵێ بەڕاستی ئەمڕۆ ساتێکی خۆشمان بردەسەر کابرای بەرامبەر یەکسەر چی پێڵێ ئەڵێ بەڕاستی ژیانێکی زۆر ناخۆشمان بردەست چکە ئێمە ئەوەی کە بۆی ڕۆشتین دەستمان نەکەوت واتە چی واتە فلیمەکە تەواو نەبوو ژیانی مرۆڤەکان ئاوایە لە بابەت بەتایبەتی لایەنی ڕۆحی مرۆڤ هەمیشە پێویستی بە لایەنی دارایی هەیە لە کاتی داراییە واتە کاتێک ئێمە پێویستیمان بەوەی هەیە پارە خەرچکەین پێویستمان بە پارەیە کاتێک پێویستیمان بەوەی نەخۆش نەکەوین پێویستمان بە لایەنی تەندروستیە کاتێک پێویستیمان بەوەیە کە هەواڵ و کەسوکارمان بپرسین پێویستیمان بە لایەنی کۆمەڵاتیە و کاتێکیش پێویستیمان ئەم شتانەی دنیای هیچی دەوری نەما پێویستمان بەخوایە واتە پەنا بۆ خوا ئەبین یعنی هەموو مرۆڤێک لایەنی ڕۆحی پێویستە بۆ ئێستەیەکەی ئێستا ئێمە زۆر لە تۆڕە کۆمەڵاتەکانە ئەبینین زۆرێک لە وڵاتانەی کە چەند ساڵانێکە کە بابەتی بانگدان مەمنوع بووە بەس ئێستا پەنای بۆ ئەبەن چکە مرۆڤ لە ناخیە احتیاجی لایەنی ڕۆحیە لە ناخیە احتیاجی خوایە مرۆڤ ئەگەر ئەڕێتە سەر پلێتە ئەسڵەکە پلێتە ئەسڵەکە چییە؟ پلێتە ئەسڵەکە ئەوەیە کە مرۆڤ پێویستی بەخوایە ئەو فیترەتەی کە پێغەمبەری خوا ئەو فیترەتەی کە خوا مرۆڤی لەسەر بنیان ئەو فیترەتەی کە مرۆڤ پێغەمبەر صلی الله علیه و سلم مرۆڤ کاتێک لە دایکە بێ على الفطرة ئەو فیترەیە ئەو ئەسڵە مرۆڤ ئەگەڕێتەوە بۆی کەواتە مرۆڤ ناتوانێت بێنیاز بێت لە لایەنی ڕۆحی ناتوانێت بێنیاز بێت لە خوددا بۆیە ئەو مرۆڤانەی کە ئێستا ناڕەحەتن ئەو مرۆڤانەی کە ئێستا بێزارن لایەنی ڕۆحیەکەیان لاوازە واتە مرۆڤ ئەگەر لایەنی ڕۆحی بەهێز بوو ئەتوانێت چی بکە ئەتوانێت لە هەموو ساتەکە بژی بۆیە سەیرەکەی ئێمە زۆر جار ئەو کەسانی کە لە سجن نابوون وتوێتی سجنەکەم ئەەکەمە خەڵوەتێ بۆ خۆم سجنەکەم ئەەکەمە خەڵوەتێ بۆ خۆم ئێخۆ مرۆڤ لە ناو سجنا ئومێدێکی نامێنێ بە ژیان باشە بەڵام ئەم لە ناو سجنەکەی ئومێد بۆ خۆی دروستەکە دەیخۆ ئێمە ئێستا بەو شێوازەش نین تا ڕادەیەک بەڵام ئێمە ئەتوانین چی بکەین لەو مرۆڤ بە ناچاری خۆی مرۆڤ ئەگەر بە لە حاڵەتێکی سروشتیا پەنا بۆ خوا ببا ئەگەر ناچار بخوا زیاتر یارمەتی ئەیە واتە ئێمە لە کاتە خۆشیەکانە خوا بپەرستین پەنا بۆ خوا ببین لە خوا بپارڕینەوە پەیوەندیمان باش بێ لەگەڵ خوای گەورە لە کاتە ناڕەحەتەکانە خوای گەورە باشتر دێ بەهانامانەوە بەڵام ئەگەر ئەمە بە ئارزی خۆمان بەڵام ئەگەر بێت و لە کاتە ئاساییەکانە مرۆڤ پەیوەندی بەخوا نەبێ لە کاتە ناڕەحەتەکانە بە ناچاری پەیوەندی بەخواکە ئیتر ڕۆژەکەوێتە دەست خوای گەورە خۆی ئەگەر خوای گەورە دێ بەهانایە نایە بەهانە بەڵام کە خەڵکی مسلمان خەڵکی ئیماندار ئەوەی کە هەموو کاتێک پەنای بۆ خوای گەورە بردووە هەموو کات خوای گەورە لەگەڵاتی بۆیە لە کاتی ناڕەحەتیە مرۆڤ بە ناچاری پەنا بۆ کێ بە پەنا بۆ لایەنی ڕۆحیە بە کە ئەویش خوای گەورێ چکە هەمیشە مرۆڤ نەک ئێستا لەوەتە چەند جارێکی کەش بکەوینەکە ئەو بارودۆخانەی کە ئێمە لایەنە مادیەکانی ژیان چارەسەری ژیان ناکە چکە ژیان هەمووی لایەنی مادی نییە ئێستا ئێمە هەموو ژیان وا بە گیرۆدەی ڤایرۆسێک بووە باشە کەواتە لایەنە مادیەکە ناتوانێت چارەسەری گرفتەکانماکە بۆیە مرۆڤەکان پەنا بۆ شیە بن پەنا بۆ خوای گەورە بن هەمیشە ئەگەر مرۆڤەکان ئێستا ئەگەر هەموو مرۆڤەکانی سەر زەوی لەخوا بپارڕێنەوە زۆر ئاساییە کە خوای گەورە ئەم دەردوبەڵایە لەسەر مرۆڤەکان لابات بەڵام ئێستش سەیرەکەی هەندێک مرۆڤی هەر مەلە جەڕێکە و هەرسە بەڵام ئەو مرۆڤانەشی کە ئێستا نایانەوە بە ئاشکرا پەنا بۆخۆبن لە ناخیانە ناڕەحەتێکی تیا لە ناخیان ئازیێتیانەدا بەچی بەوەی کە ناخی پێویستی بە خوددایە ناخی پێویستی بەخوای گەورێ بۆیە ئەم دژایەتی ناخی خۆیەکە چکە ناوێرێ چکە عیبی لێ چکە ئێستا مێژوویەکە دژایەتی ئەم بابەتەی کردووە ئێستا ناتوانێت بەڵام ئەکرێت لە پەنهانەکانە ئەمیش لە ناخێ پەنا بۆ چێ بەرێ پەنا بۆ خوای گەورە بەرێ چکە ناتوانێت احتیاج چکە وەکو چۆن مرۆڤێک برسی بوو ناتوانێت نان نەخوا دەی ئێستش برسی ڕۆحین برسی لایەنی معنەوین کە برسی ئەوەین کە خوای گەورە زۆر باش مامۆستا یەکێ لە فەلسەفە و حیکمەتەکانی غەیب بۆ مرۆڤ ئەوەیە کە ئەو ناڕەحەتی و ناهەمواریان کە لە داهاتوە قەرار بێت ڕێ پێی نازانێەوە دەریکیان پێ ناکە ئەگەر لە ماوەی ڕابردووە بگوترایە بە مرۆڤێک تۆ مانگێک ناچارەکرێت دوو مانگ کەمتر زیاتر لە ماڵەوە بمێنیتەوە یا بۆ نمونە واز لە پەیوەندی خۆت لەگەڵ دایک و باوک تابێنی ناتوانین بچی بۆ لایەن یا بۆونە بۆ ماڵە خەزوران یا زۆر شتی دیکە جۆرە ناڕەحەتی و بەڵام لەم کاتەیە مرۆڤ ئیرادەشی بۆ دروست بوو ئەوەی کە ئەیوت نایتوان و ناکرێ و نابێ کەچی ئێستا بووە و ئەکرێ و توانی وێشێتی تا چەند بۆ نمونە ئێمە پێویستە
لە کاتی لەمپەر و گرفتەکانە لە کاتی پێشاتەکانە ئیرادەیەکی بەهێزمان بۆ دروست بێت کە ئەگەر خوا نەخواستە شتی ناڕەحەتتر و ناخۆشتراتە سەرمان بتوانین ئەویش بە ئاسانی و بە خۆشحاڵیەوە تێپەڕێنین. هەروەکو چۆن پێشتر باسمان کردیانی مرۆڤ ئەتوانێت بۆ هەموو بارودۆخی خۆی ڕابهێنێ. مرۆڤ ئەتوانێت بۆ هەموو بارودۆخی خۆی ڕابهێنێ. ئەمی شتێکە پێڵەن خوگرتن بە هەر شتێکەوە مرۆڤ خوو بە هەر شتێکەوە بگرێ ژیانی ئاراستی ئەو شتە ئەکا. یعنی ئێمە ئێستا پێش ئەم بارودۆخە خومان بە چیوە گرتە بوو؟ خومان بە چوونە دەرەوە گرتە بوو، خومان بە کەسابەتەوە گرتە بوو، خومان بە دەوامکردنەوە گرتە بوو، خومان بە بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵاتەکانەوە گرتە بوو کەواتە ئامادە بووین بە ئەو بارودۆخە. ئێستش کە لە ماڵەوەین مرۆڤ خۆ ئەگرێ بە چیەوە؟ خۆ ئەگرێ بە مرۆڤ هەتا 2 ڕۆژ ناڕەحەتە تا 3 ڕۆژ ناڕەحەتە. ئەو بارودۆخەی کە تێیدایە تا 2 ڕۆژ 3 ڕۆژ جەستەی نامۆیە بەو بارودۆخە. جەستەی نامۆیە بەو بارودۆخە. پاش ئەوە مرۆڤ ئیتر ئۆتۆماتیکی جەستەی ڕادێ لەسەر چی؟ ڕادێ لەسەر ئەو بارودۆخە. چکە خوای گەورە کە ئەڵێن بۆ ژیان دروستی کردو ژیان زۆر لە مەخراپتریشی تێەکەوێ. ژیان زۆر لە مەخراپتریشی تێەکەوێ. یعنی ئێستا بهێنێ پێشچاوی خۆمان هەر یەکە لە ئێمە ئێستا ئەوانەمان کە زۆر ئیتر خۆمان زۆر بە پاک و خاوێن نەزانین ئاوێک ئیتر ئەهاڵێ زۆر جار نەیکوڵین و چی نەکەین نایخۆین بەس باشە بچینە شوێنێک ئەگەر تونیمان بوو ئاوێکی پاکمان دەست نەکەوت ئەوە ئەڵەنەوە جۆگەیەکەوە ئاوێکی پیسە چیەکەین؟ ئەکرێ نەیخۆین ناتوانین نەیخۆین ئەی خۆین بە ناچاریش ئەی خۆین چکەم ئەیشی خۆین و تینێتیشمان ئەشتی و ناژمرین. یعنی ئێستا بۆ منە ئاوێک چەند جارێک ئاواشتی لێ لادەین و ئاەتخوا بە قوربانە پیس نەبێ ئەوە ئێستا وای بەڵام کاتێک کەوتینە ناڕەحەتێکەوە زۆر بە تەبیعیشەی خۆین. وردە مرۆڤ ڕادێ لەسەر چی؟ وردە مرۆڤ ڕادێ لەسەر ئەو ژیانەی کە هەیەی. چکە جەستەی مرۆڤ ئامادەی هەموو ژیانێکە. بەڵام چی بکە؟ بەڵام دوو بابەتمان هەیە. یا ئەوەتە بە ناڕەحەتی خۆمان ڕادێنین لەسەر ئەوە یاوەتە بە خۆشبەختی. ئەو مرۆڤانەی کە نایەنەوێت خۆیان ڕابێنن لەسەر بارودۆخەکان هەمیشە ئەو مرۆڤانە ژیانە زۆر سەختە. ئێستا هەمومان ڕاتوین لەسەر مانەوە لە ماڵەوە بەڵام هەمانە بەردەوام ناشکولێتی بەردەوام بێزارە بە ناچاری لە ماڵی شەوماوەتەوە لە ماڵی شەوماوەتەوە بەس چێژیشی لێ نابینێ لە ماڵی شەوماوەتەوە ڕژ هاتووە لەسەری لە ماڵە بێنێتەوە بەس دەدەرونە هەر بۆڵەیەت بەڵام هەشمانە لە ماڵەوە ماوەتەوە سوودیشی لێبینێ. باشە ئێمە بۆڵەمان بێت و ناڕەحەت بین و دایم شەڕ و ئاژاوە بکەین باشە یا ئەوەی کە ئێستا بێن بڵێن بەڕاستی ئەمەشمان تێ ئەپەڕێ ئەم ژیانەشمان تێ ئەپەڕێت چکە هەمیشە پێشینانی ئێمە وتویانە چی؟ ئەمەش ئەڕوا ئەمەش ئەڕوا ژیان هەر ئێستا نییە ئەمەش ئەڕوا بەڵام لێرە چی گرنگە؟ تۆ لەمەیا بژیت چکە ئەگەر لەمەیان نەژیت ئەو کاتە ناتوانانی خۆتی لەسەر ڕابێنی ئەو کاتە بە ناچاری ڕایێت کە بە ناچاریش ڕاهاتی بەردەوام لە خۆت ناڕازیت چکە مرۆڤ لە خۆی ناڕازی بوو گلەی هەیە کە گلەی هەبوو جەستەی خۆی ئامادە ئەبێ بۆ پوکانەوە جەستەی مرۆڤ لە ناڕەحەتیەکانە ئامادە ئەبێ بۆچی ئامادە ئەبێ بۆ پوکانەوە وردە ئێستا تۆ لە ناو خێزانێکای هەر خۆت نیت وردە کاریگەری لەسەر چواردەورەکەش ئەبێ واتە مرۆڤ ئەگەر لە ناو خێزانێکا بێ هەر خۆی ناڕەحەت بێ هەر خۆی بێزار بێ هەر خۆی بێتاقەت بێ تا ڕادێ سروشتێ بەڵام بەلا ئیرادی کاریگەری لەسەر چی دروستە بێ کاریگەری لەسەر خەڵکی لەسەر چواردەورەکەشی دروستە بێ. ڕۆژە لە تەلەڤیزیۆن شتێکی زۆر جوانم بینی فلیمێکی کرد پیاوێک زۆر بە ناڕەحەتیاتی ئەپەڕی ئیتر زۆر مجازەفەی گەورەی ئەکرد کەسێک پێوتی باشە تۆ ئێستا احتیاجی ئەم مجازەفانەی بیکەی خۆ تۆ ئێستا سەرۆت و سامانێکی زۆرت هەیە وتی من ئێستا احتیاجی هیچ شتێک نیم بەس ئەمەوێ مناڵەکەم فێرکەم کە بزانە ژیان ئاوا هەمووی خۆشی نییە وا بزانە ئێستا ئەو کەوێت بەسەر سەرۆت و سامانێکی خۆشە نا ئەمەوێ فێری کەم کە ژیان زۆر ناڕەحەتی تایە. ئێمە ئێستا ئەگەر لە ماڵەکانمانە بێزار بین لەو ژیانێکە هەمانە ناڕەحەت بین شکست بێنین ئەزانی مناڵەکانمان کاریگەری سلبی لەسەر دروستە بێ ڕۆژگارێک دێت کە مناڵەکان ژگەنە ئەم بارودۆخە ئەوانیش تووشی شکستە خوان بەڵام ئەگەر بێت و ئێستا ئێمە بەهێز بین بە قووەت بین بتوانی خۆڕاگر بین بتوانین ئەم بارودۆخە بە باشی تێپەڕێنین بە خۆشگوزەرانی بە خۆشبەختی تێپەڕێنین ئەو کاتە مناڵەکانمان پاش 20 ساڵیکە ئەڵەن بەڕاستی ئەو وانانەی کە بە کردداری لە خێزانەکانمانەوە فێری بووین ئێستش ئێمە فێری ئەوە بین کە چی بکەین فێری ئەوە بین کە پشت بە خۆمان بەسین چکە مرۆڤ لە ژیانە زۆر گرنگە کە پشت بە خۆی ببەسێت چکە هەر مرۆڤێ لە ژیانە پشتی بە خۆی بەست هیچ شتێک نەی لەخشێنێ چکە بۆیە زۆر جاوتویان ئەڵێ دار بۆچی ئەتوانێ
خۆی قایمکە لەبەر ڕێگی چەسپاندووە لەبەر ئەوەی بەتەما هیچ شتێکی کە نییە چکە تەنها پشت بە ڕێگەکانی خۆی ئەبەستێ ئێمەش پێویستیمان بەوەیە لە هەموو بارودۆخێکە پشت بە ڕێگەکانی خۆمان بەستین پشت بە توانەکانی خۆمان بەستین پشت بە باوەڕەکانی خۆمان بەستین پشت بەو چواردەور و ژینگەی خۆمان ببەخشین و لەو ژینگەی خۆمانەوە چی بکەین ژیان جارێکی دروستکەینەوە بە ئومێدی ئەوەی کە بتوانین ئەم ژیانێکی ئێستا هەمانە ببێ بە پندێک ببێ بە عیبرەتێک بۆ ئەوەی کە ئەو ژیانی کە لە داهاتوو بۆمان دێ ئەو ژیانی کە ئەمان بێت بتوانین پندێکی لەوەرگرین بزانین ژیان چۆنە ژیان تەنها ئەوە نییە کە کۆمەڵە پاری زۆر بێتە دەستمان بەڵکو ژیان زۆرێک لە ناڕەحەتەکانی تێرتێت و بتوانین پێویستیاتەکانی ژیانی ئێستەمان و داهاتوومان بتوانین بۆ خۆمانی بەرجەستە بکەین هەم لە ڕووی دەرونیەوە و هەم لە ڕووی مادیشەوە و هەم لە ڕووی ڕۆحیشەوە. زۆر باشە مامۆستا کامەران پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نمونەی ژیانی مرۆڤی شوباندووە بەوەی کە ڕێبوارێ لە بن درەختێکدا ئیسراحەت و پشوێگەدات و پاشتر بەجێ ئێڵەوی دی ناگەڕێتەوە. بێگومان کورتکردنەوەی ژیان مەبەستمەوەی بپرسم ئێمە بۆیە ناومێد و هەمیشە ڕەشبین و بێتاقەت و بێ ئامانجانەژین ژیانمان تەنها لەم 60 ساڵی ژیانی خۆمانە کورت کردوتەوە لە کاتێکا گونجێ ژیان بریتی بێ ئەم ژیانی کە ئێستایان تونێلێک بێ ئامانجی ئێمە ئەوەیە بگەینە کۆتایی تونێلەکە بۆی هەوایەکی فێنک پاک لەگەڵ ڕووناکیەکی لە ڕادەبەدەر وەربگرین ئەگونجێ ئەمە وێنایەکی دروستی ژیان بێ کە ژیان لە دیدی ئێمە یان بە دیدی ئاینەکەمان تەنها بریتی نییە لە ژیانێکی هاکەزایی و مناڵانە پێغەمبەری خواژە فەرمێ صلی الله علیه وسلم الدنیا مزرعة الآخرة واتە شوێنی ڕاستەقینە ئێمە بریتە و کاتێک کە خەرمانەکەمان وەرەگرینەوە بەروبوومی ئەو ساڵەمان ئەڕوێنینەوە ئەدورینەوە کورتکردنەوەی ژیان چه ڕۆڵێکی هەیە لەوەی کە ئەگە ئێمە پێمان وایە تەنها هەموو ژیانی ئێمە ئەم 50 ساڵەیە لەو یەئس و ناومێدی و ڕەشبینی و قەلقی و ڕاڕایی و ترسەی کە ئێمە ڕۆژانە ئەیچەژین و بەرخوردی لەگەڵاکەین خۆی ئێمە ئەگەر لە ڕووە ئاینەکە و سەیریکەین ئێمە وەکو مسلمانێک ژیانی ئێمە لەو کاتەوە دەست پێ دەکات کە لە دایکە بی ئیتر کۆتایی نایە بڕانەوەی نییە بۆ چکە ئێمە قەناعەتمان وایە باوەڕمان وایە کە قیامەتێکی شەیە ژیانمان هەر بەردەوامە کەواتە ژیان شتێکی بێ کۆتایە ئێمە ئەبێ ئەمە وێنای بکەین واتە ژیانی ئێمە لە هیچ شوێنێکە کۆتایی نایەت نە بە مردن نە بە ناڕەحەتی نە بە هیچ شتێک کەواتە ژیانی ئێمە کۆتایی نییە سەرەتای هەیە بەڵام کۆتایی نییە ئەمە خاڵێکی تریش مادەم سەرەتای هەیە و کۆتاییشیە هەمووی پێوتر لە ژیان چرکەیەکیش لە ژیانی ئێمە پێوتر لە ژیان بەڵام ئەمە لێرە بابەتەکە ئەمەیە ئێمە چۆن بتوانین ژیان بکەین خۆی بابەتەکە ئەمەیە یعنی ئێمە کاتێ ئەم هەموو قسانە ئەەکەین بابەتەکە ئێمە چۆن بتوانین ژیان بکەین ئایا کاتێککە دەوڵەمەندین ژیانەکەین یا کاتێکە تەندروستین ژیانەکەین یا کاتێکە عیبادەتی زۆرەکەین ژیانەکەین بابەتەکە ئەمەیە مرۆڤ لە هەر شتێکا بۆ حەقی خۆی پێ بدا ئەتوانێت ژیان بکە کاتێککە خواپەرستی ئەەکەین حەقی خواپەرستی بدەین کاتێککە کاسبی ئەەکەین حەقی کەسابەتەکەمان بدەین کاتێککە لەگەڵ کەسوکارەکەمانە پەیوەندیمان هەیە حەقی پەیوەندی کۆمەڵایەتەکان بدەین مرۆڤ کەی ئەتوانێت ژیان بکە حەقی هەموو شتێک بدا بۆیە سەرەکەی عائیشە ڕەزای لەخوای لێبێ ئەفەرمێ کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژی ئەکرد کتر لە نوێژا بوو کاتێککە لەگەڵ ئێمە مامەڵی ئەکرد لەگەڵ ئێمە مامەڵی ئەکرد واتە لە هەموو ئەو ساتانەی کە هەبووە پێغەمبەر صلی الله علیه وسلم چێژی لێبینیوە کاتێک فەرمێ وەک ڕێبوارێک وایە ڕێبوار چێژ لە ساتەکانی ژیان ئەبینێ کاتێک کە ماندووە و دانیشێ نان و تەماتێکی بۆ ئەخوا چێژی لێ ئەبینێ بۆیە مرۆڤ کاتە ئێمە ژیانمان شتێکی بێکۆتایە کاتە لێرە ئێمە پێویستە ژیان بکەین کەی ئەتوانین ژیان بکەین ئێمە مافی هەموو ساتەکانی ژیانی خۆمان بدەین ئێستا لە ماڵۆین ئەبێ مافی مانەوە بدەین ئەبێ کاتە دروستەکانی ژیانمان سوودی لێ ببینین ئێستا ئێمە لە ماڵەوەین بە نمونە هەمومان لە ماڵەوەین ئێستا یەکێک لەو شتانەی کە گرنگە بۆ ئێمە بیزانین ئەمەیە کە ئێمە چۆن بتوانین لە ماڵەوە بوونمان بکەینە دەرفەتێ کە هاتینە دەرەوە سوودی لێ ببینین کە هاتینە دوی سوود ئەگەر ئەمەمان هەبوو ئەتوانین سوود لەمە ببینین بەڵام ئەگەر ئەمەمان نەبوو پێمان وابێ ئیتر ژیان هەر ئەمەیە نەدوانین سوودیش لەمە ببینین چکە ئەڵێ مرۆڤ کەی ئەتوانێت سوود لە ئێستەی ببینێ ئێستەی ئامادەکە بۆ ژیانێکی دیکە ئێستەی ئامادەکە بۆچی بۆ ژیانێکی زۆر باشە مامۆستا کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە کۆتا پرسیارم ئەوەیە کە هەیە ئێستا لە وەرزی چاندن و سەوزکردنی شای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمودەیەکی زۆر جوانی هەیە ئەگەر
قیامەت بەرپار بوو یەکێک لە ئێوە سەرقاڵی چاندنی نەمامێک بوو واتە ئامانجێکی هەبوو پەیامێکی هەبوو بە ناومێد و وەکۆڵێ ڕنج بە خەسار و ساردبووەوە نەبێت بەردەوام بێت لەسەر کارەکەی خۆی هەر مردنیش بە نسبەت هەر یەکێک لە ئێمەوە قیامەتێکە بۆ خۆی قیامەتی بچووکە با ئێستا ئەمە دابنین بە جۆرە لە جۆرەکان دەست بەرداربوونمان لە ژیان دەوەی کە ناتوانین پەیوەندی کۆمەڵایەتیەکان و کار و کەسابەت بکەین تا چەند پێویستە ئێمە لە ناوجەرگەی سەختیەکانە هەر بە ئامانجەوە بژین بە پەیامەوە بژین بە دەستڕەنگینی و کاری جوانەوە بژین زۆر بە کورتێگە وەڵام پرسیار لە دانایەکەکان ئەڵەن تۆ ئێستا 6 ساڵە ژیاوی ئەگەر پێت بڵێن هەفتەیەکی کە ژیانت کۆتایی دێ چیەکەی ئەڵێ هیچ ناکەم ئەڵێن چۆن هیچ ناکەی ئەڵێ من 6 ساڵە خۆم بۆ ئەو ساتە حازر کردووە کاتە پێویستم نیە خۆم سەغڵەت کەم کاتە مرۆڤ هەمیشە لە ژیانیا خۆی بۆ ژیان حازرکە هەمیشە لە ژیانیا خۆی بۆ ژیان حازرکە ئەو کاتە هیچ کاتێک لە ژیانی بێزار نابێ بۆ یەک گرنگە مرۆڤ هەمیشە خۆی بۆ خراپترین حاڵەت حازرکە لە ژیانیا ئێمە بەڕاستی وەکو مسلمان وەکو مرۆڤ وەکو هەر شتێک تۆ وێنای دەکەی کات زۆر گرنگە لە ژیانی مرۆڤەکانە خوا سوێندی پێ خواردووە دەی ئەو کاتەی ئێستا ئێمە تێداین خوا سوێندی پێ خواردووە دەی ئەم کاتە ئێمە توانین سوودی لێ ببینین بۆیە پێغەمبەر ساسم کە ئەفەرمێ بەقەدەر ئەوەی نەمامێک مابوو قیامەت دێت تۆ نەمامەکە بناژە یعنی چی فێرمان دەکات لەو ساتەیە بژین کە تێیداین نەک پێمان وابێ ژیان کۆتایی دێ نا ئەم ساتەی ئێستا ژیانی ئێمەیە کاتە ئێمە ئەگەر لە ئێستەیە ژیاین وازە بۆڵە و گلەیی و گازەندە و ناڕەحەتی و بیان و هێنانەوە بۆ ئەم ژیانە بێنین ئەو کاتە و ئەم وشانە بەکاربین بڵین ئەتوانین ژیانمان باشتر بکەین جا ئەم ژیانە چییە ئەمەش ئەڕوات واتە ژیانمان خۆشتر دەکەین ئەو کاتە ئەتوانین چێژ لەم ساتانە ببینین نەک هەر چێژی لێوێ ئەم ساتانە ژیانمان بکەینە چی بکەینە یادەوەریەک لەو یادەوەریانەی کە ژیانمان هەیە ئێمە لە ژیانە یەک شتمان زۆر پێویستە هەر یەکە لە ئێمە لە ناو خێزانەکانمانە پێویستیمان بەوەیە بە کردداری ببینە نمونەی جوان بۆ خێزانەکانمان دەی ئێستا کاتی ئەوەیە چکە ئێمە هەمیشە هەر قسەمان کردووە ئێستا کاتی ئەوەیە ئێستا پێویست ئایا ئێستا ئێمە هەموو جارەوتومانە ئێمە کەسێکی لە سەرخۆین لە ماڵە ئێستا دەرەکەوێت ئێمە لە سەرخۆنیا لە سەرخۆنین هەموو کاتێوتومانە ئێمە گەشتبینین ئەگەر ژیانیشمان زۆر ناڕەحەت بێ ئێمە هەر ئەژین ئێستا دەرەکەوێت کە ئێمە ئەتوانین چی بکەین ئەتوانین ئەوە بە کردداری واتە ئەو شتانەی کە کاتی خۆی وتومانە ئێستا دەرئەکەوێت کە ئێمە ئەتوانین ببین بەچی ببمە نمونەیەکی جوان بۆ چواردەورەکەمان چکە نمونەی جوانیش هەمیشە چییە ئەوەی کە خەڵکی شتی جوانت لێ ببینێ و هەمیشە ئومێد ببەخشیتەوە و هەمیشە خەڵکی جوانەکانی ژیان لە تۆ فێر زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا کامەران فتاح ڕاهێنەری گەشتبێدانی مرۆیی زۆر سپاس کە میوانی ئەمڕۆی بەرنامەی بەفەڕ بووی بینەرانی عەزیز و خۆشەویست بە ئومێدی ژیانێکی پڕ لە ئاسوودەیی و دڵخۆشی بۆ ئێوە تا بە یەکگەشتنەوەیەکی تر لە پەنای خوای گەورە و بە بەزەی و بە ڕەحمدا بن خواتان لەگەڵ